وتم دایە باوکم کوانێ بۆچی هەرگیز دەستی حەزی نەگوشیوم بە کام تاوان من هەتیوم وتی ڕۆڵە ڕۆژە کاتێ داگیرکەران شاریان سووتان تفەنگی مافی کردەشان ڕووی کردە ئاسوێ سەربەستی لێزمەی خوێنی گەشتی لەشی بەسەر لێوی خاکا پژان وتم دایە ئەی براکەم شەپۆلی خەم ئاوی ماتەم گۆمی چاوی پرکرد لە ئەستێرێ فرمێز وتی ڕۆڵە لە کازیوێ وەرزی ڕەشە لاشەیان کردە نیشانە سەری کاسی خەمەکانی بردەژێر خاک یعنی پاتی کردە فیدای سەربەستی ئەو کوردستانە وتم دایە ئەی من چ بکەم هەستا سەر پێ تفەنگێکی بڕنە و کورتی بزمان ڕژی دایە دەستم وتی ڕۆڵە ئەی هۆی ئاواتومە بەستم دەیان ساڵە لە چوار لاوە کوردستان دیل و یەخسیرە دەست و پێ زنجیر کراوە ڕێبازی خوێن بگرە و بڕۆ دۆعای گەلی چاوساوێ کورد لە پشتی تۆ سنوورەکان پشێوێنە کوردستانم بۆ بێنەوە سنوورەکان پشێوێنە کوردستانم بۆ بێنەوە با بە دەوریا بسوورمەوە کوردستانم بۆ بێنەوە با دانیشم لە تەلەتە وڵاتەکەم بدوورمەوە